سڵاو ڕێز بۆ هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران بە دڵێکی پڕ لە خۆشی و هیوای جوان بەخێر بێن بۆ بەرنمەکەمان بە هیوای ئەوەین کاتێکی خۆش و پڕ لە بابەتی جۆراوجۆر لەگەڵمان بەسەر ببن. هەمیشە چاوەڕێ بۆ چوون پەیام و نامەکانتانین چونکە ئێمە و بینەران بە یەکەوە واتای ئەم بەرنمەیەن. بەرنمەکەمان بە نووسراوەی کاک فاروق دەستی پێدەکەین کە دەڵێ زاهرن ئاشتی لە نێوان حکوومەتەکان بە پێ ڕێساکان بریتە لە شوێنی کۆتایی جەنگ کە تێدا دیپلۆماتکاران و سیاسیەکان زۆرەبانی مەیدانی بە وشەی جوان تاشراو دەگوێزنەوە بۆ زۆرەبانی سەرمێزی دانوستان. بەڵام لە زۆرەبانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی بابەتەکە ئاڵۆزترە لەم پێناسە سادەیە. کێشەی سەرەکی ئەوە نییە کە هەر کامیان ڕێگەی ئاشتی یان دانوستان ناناسن، بەڵکو کێشەکە ئەوەیە ڕەنگە هەر یەکێک لەوان لە دۆخی ئاشتیدا شتێک ببینێت کە تیادا زەرمەندتر دەبن لە بەردەوامبوونی جەنگ. لێرەدا من تشت دەخەمە سەر کۆماری ئیسلامی با بزانین چۆن بەردەوامی جەنگ و قەیران پتر بە قازانجی خۆی ئەزانێ. جارێ بە ئەوە بێژم کە ئەمڕۆ ئاشکرایە لە بازنەی ناو دەسەڵات لە ئێران لەسەر ئەم بابەتە کێشە جدیان هەیە کە تۆزێکی ئێمە لە میدیاکانەوە دەبینین کە چۆن بەربوونەتە گیانی یەک. لێرەشدا ئەوەی وا حکم دەکات ئەوە نییە گویا بەشێکیان سۆڵخوازن و بەشێکیان شەڕخواز. ئەوەی وا حکم دەکات منفعەت و قازانجی بلۆکە گەورەکانی سەرمایەیە کە هەر کام بە شێوازێک ئیدامەی شەڕ و قەیران یان سۆرت دەتوانێت ئەم قەوارەیە بە ناوی کۆماری ئیسلامی بۆ ڕاوڕوودکردنی کۆمەلگا بپارێزێ. دوای تێپەڕاندنی شەڕی 40 ڕۆژە بابەتەکە ئیتر تەنیا ململانیەکی سادە لەسەر بەرنامەی ئەتۆمی موشەکی هێزە نیابەتیەکان یان تەنانەت گەروی هۆرمۆز نییە. جەنگ بووەتە قاپێک کە هەموو قەیرانە چارەسەر نەکراوەکانی تێدا کۆکراوەتەوە. لەبەر قەیرانەکانی ئێران، شکۆ هەیبەتی ئیمپراتۆریەتی ئەمریکا، داهاتووی ئیسرائیل، چارەنووس و پێگەی وڵاتانی عەرەبی کەندا و بازاری وزە و تەنانەت دەرفەتی بنیادنانی نەزمێکی نوێی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەمووی ئەمانە لەم بارەوە دۆر دەگەڕن. لە دۆخێکی وەها ئاڵۆزدا ئیتر تەنیا ڕاگررتنی شەڕ بە مانای ئاشتی نایەت هەروەک دیتمان، بەڵکو گەیشتن بە خاڵی ئاشتی لە بەرچاوگرتنی هەموو ئەو دۆسیانەی کە جەنگ تۆزێ شاردبوونەوە ممکن دەبێت. بەڵام بۆچی ئاشتین یان باشترە بێژین تەفاهۆم ئێستا ناتوانێت بەردەوام بێ؟ چون بۆ هەموو لایەنەکان باجێکی وەها قورسی هەیە کە تا ئێستا وا دیارە ئامادەن تەسلیمی دۆخی نیمچە جەنگ بن، بەڵام باوشی پێدا ناکەن. ڕاستەکەی هێشتا بربەرەکانەی یەکلایی نەبووەتەوە و هەر کامە هەوڵ ئەدەن لە نەخشەی داهاتووی سیاسی ناوچەکەدا جێگە و پێگەی خۆیان قایمتر بکەن. هەر یاریزانێک لەم ساحەیە لە گۆشەنیگای خۆیەوە تماشای شانۆکە دەکات. با بزانین نیگای کۆماری ئیسلامی چۆنە. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی یان باڵی باڵا دەسلم ڕژیمە ئاشتی وەک مەترسیەک بۆ سەرمانەوەی خۆی دەبینێ. بۆ ئەوان ئێستا لەگەڵ ڕابرەشاردراوەکەی کۆتایی جەنگ دەکرێت ساتێکی مەترسیدار بێت. چون تا ئەو کاتەی جەنگ بەردەوام بێت دەکرێت هەموو شتێک لەژێر چەمکی بارودۆخی هەستیاری جەنگدا پاساو بکرێت. قەیرانی ئابووری، سەرکۆتکاری، بڕینی ئاوکاربا، گرانی، گەندەڵی، ناکارامەیی و تەنانەت بێبڕیاری. جەنگ بەم نیزامە بۆ پاساودان زمانێک دەبەخشێت. هەر ناڕزایەتیەک دەکرێت وەک لاوازکردنی بەرەی ناخۆئی یاریکردن لە نەخشەی دوژمندا سێر بکرێت. هەر داواکاریەک بە خیانەت و هەر دوودڵیەک بە هاودەنگی لەگەڵ دوژمن پێناسە دەکرێت. بەڵام ئەو ڕۆژەی جەنگ ڕادەوەستێت چی؟ ئایا خەڵک ناپرسن ئێستا چی؟ نان و ئاو کارەباچی بەسەرهات داهاتوو بەرەو کوێ دەچێت؟ بۆچی ئەو هەموو وێرانکاریە؟ بۆچی ئەم هەموو باجە و لە هەموو گرنگتر کێ بەرپرسە؟ ئەم پرسیارانەیە کە ئاشتی بۆ کۆماری ئیسلامی لە جەنگ مەترسیدارتر دەکات. جەنگ چەندەش پڕباج بێت جۆرێک لە پێکەوە بەستنی بە پەلە بەرهەم دەهێنێت، بەڵام کۆتایی شەڕ وەکو مورانە ئەو پێکەوە بەستنە دەخوات و هەموو قەیرانەکان دەخاتە سەر مێزەکە. ڕژیمێکە ساڵانێکە بە ژینگە و دۆخی قەیراناوی ژیاوە مەرج نییە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخی ئاساییدا بکە.
کەوابوو دوور نییە بڵێن ڕەنگە دۆخی ئاسایی بۆ ئەم دەسەڵاتە لە دۆخی نەشەڕ و نەسۆڵ مەترسیدارتر بێت. بەهەرحاڵ لە دۆخی ئاساییدا ناکرێت هەموو بەڵایەک بخرێتە ئۆباڵی دژمن و سیخوڕی و جەنگەوە. کۆمەلگا دەرفەتی هەناسەدان و ڕێگە دەدۆزێتەوە. لە کۆمەلگایەکە دۆخەکە ئاسایی ببێتەوە پرسیارەکان دێتەوە بیر. با لە کۆتاییشدا ئەوە زیاد بکەم. ئەمە ئێستا بە ناوی دانوستان بەڕێوە دەچێ ئاشتی نییە. ئەندازیارکردنی نزمێکی نوێیە. ئەویش لە کوێدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێدا کە ئەندازیارانی نازم بە نەخشەی جوان دەست پێ دەکەن و لە کۆتاییدا کەلاوەکان زیاتر و گۆڕستانەکان ئاوەدانتر دەکەنەوە. گرێی سەرەکی جەنگی ئێستا خودی جەنگەکە نییە. ساتە وەختی دوای جەنگەکەیە. هەموو لایەنەکان دەزانن زوو یان درەنگ دەبێت دەربارەی ئاشتی قسە بکەن، بەڵام هەر یەکەیان لە ئاشتیەک دەترسێت کە ئەوی ترسوودێ لێ وەربگرێت. کۆماری ئیسلامی دەترسێت ئاشتی بە مانای کۆتاییکردنی سیستەمی کۆماری ئیسلامی بێت. ئەمریکا دەترسێت ئاشتی بە مانای دانپێدانانی هێزی کۆماری ئیسلامی بێت لە ناوچەکەدا. ئیسرائیل دەترسێت ئاشتی دەرفەتی باسازی بداتە ئێران. وڵاتانی عەرەبی دەترسن ئاشتیەکە دوای جەنگ ڕوو بدات ئێران لە دراوسێتیاندا بەهێزتر بکات و خەڵکی ئێران ڕەنگە لە هەمووان زیاتر بترسن لەوەی نە جەنگ تەواو بێت و نا لە ئاشتیش شتێک بگۆڕێت. بۆیە دەبێت خۆیان مشوری ژیان و مافی خۆیان بخۆن.
کاک پەیمان لە نووسراوێکدا نووسیەتی هاوڕێیان سڵاو ماندوو نەبن. پێم باشە لە ڕوانگەیەکی ترەوە باسی سزای لە سێدارەدان بکەم کە لەم ماوەدا بەهۆی بارودۆخەکە چڕتر کراوەتەوە، بەڵام قسەکانم تۆزی دوور و درێژ دەبن، بۆیە بە داوای لێبوردن پێشنیارەکەم ئەگەر کاتان بوو لە چەند بەشدا بیخوێنەوە. زۆر سپاس بۆ کاک پەیمان، چون بابەتەکەی جێگەی سەرنجە ئێمەش هەروە دەکەین و لە چەند بەشدا پێشکەشی بینەرانمان دەکەین. کاک پەیمان دەڵێ بە بڕوای من هۆکاری دژایەتیکردنی سزای سێدارە لەلایەن منەوە تەنیا نیگەرانی لە سندنەوەی ژیان بۆ ئەو کەسانە نییە کە ئێدام دەکرێن کە ئەڵبەت زۆر جێگەی داخە، بەڵام من قسەم ئەوە نییە کە بڵم تاوان و تاوانکاری لە کۆمەڵگادا نییە و نابێ بەری پێ بگێدرێ، بەڵکو بابەتەکە چۆنیەتی پێناسەکردنی تاوانە، چی تاوانێ و کێ دیاری دەکات و کامەشت تاوانە و کامە نییە و لە هەموو گرنگتر لە ئێرانی ئەمڕۆدا سەرچاوەی سەرەکی تاوان چییە و کێیە؟ وابزانم باش وایە پێشتر باسیم بابەتە بکەین کە پێناسە بۆ تاوان چییە. لە ڕوانگەی ئینسانیەوە تاوان بریتی نییە تەنیا لە پێشلکردنی یاسایەکی نووسراوی دەوڵەت، بەڵکو هەر کردەوەی کە ئازار و زیان بە کرامەت، ماف، ڕەفاه و ئازادی مرۆڤێک یان کۆمەڵگا بگەێنێت تاوانە. لەم ڕوانگەیەوە پێناسەی تاوان لەسەر چەند بنەمایەکی سەرەکی خۆی دەردەخات. یەکەم، پێشلکردنی کەرامەتی مرۆڤ. یاسا دەکرێت لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر یان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر بگۆڕێت، بەڵام لە ڕوانگەی ئینسانیەوە هەر ڕەفتارێک کەرامەت و ئازادی ئینسان بە ئامانج بگرێت، وەک توندوتیژی، ستام، جیاکاری یان زۆرکردنی مافی ژیان وەک تاوان دەبینرێت، تەنانەت ئەگەر یاسایەکیش پشتیوانی لێ بکات. دووهەم، تەرکیز لەسەر زیانی ڕاستەقینە نەک دەق. تەنانەت ئەگەر کردارێک لە ڕووی ڕێکارە یاسایەکانەوە بەسەر پێچی دادەنرێت، بەڵام هیچ زیانێکی مادی دەرونی یان جەستەیی بە مرۆڤێکی تر نەگەێنێت، لە ڕەوانگەی ئینسانیەوە وەک تاوانێکی مەزن سێر ناکرێت. بە پێچەوانەوە ئەو کردوانەی زیان بە جەستە دەرون یان ژینگەی ژیانی مرۆڤ دەگەێنن تاوانی ڕاستەقینەن. سێهەم، ڕەچاوکردنی هۆکاری ڕیشەی تاوان. ڕەوانگەی ئینسانی تاوانبار تەنیا وەک خراپکار نابینێت، بەڵکو سەیری ئەو ژینگەیەش دەکات کە تاوانەکەی تێدا بەرهەم هاتووە، وەک هەژاری، ستەمی کۆمەڵایەتی، نەخۆشی دەرونی یان بێبەشبوون لە پەروەردا. لەم ڕەوانگەیەوە بەشێک سەرەکی لە بەرپرسیارەتی ڕوودانی تاوان دەکەوێتە سەرشانی کۆمەڵگا و سیستمە حوکمڕانەکان. لە ڕەوانگەی ئینسانیەوە ئامانجی بەرەنگاربوونەوەی تاوان، تووڵەسەندنەوە یان ئازاردانی تاوانبار نییە، بەڵکو ساڕێژکردنی برینی قوربانیە، قەرەبووکردنەوەی زیانە دەرونی و مادیەکانی زیان لێکەوتووە. چاکسازی تاوانبار. یارمەتیدانی تاوانبار بۆ تێگەیشتن لە زیانی کردەوەکەی و گەڕانەوەی وەک تاکێکی بەرپرسیار بۆ ناو کۆمەڵگا. ئێستا بەم پێناسەیە با بزانین لە ئێرانی ئەمڕۆدا بەڕاستی تاوانباری ڕاستەقینەکەیە کە لە بەشی دووەمدا قسەی زۆرتر لەسەر دەکەین. کاک پەیمان لە بەشی دووەمی نووسراوەکەیدا دەڵێ لە ڕەوانگەی شیکاری کۆمەڵناسیەوە پەیوەندێکی ڕاستەوخۆ و قوڵ لە نێوان دەسەڵات و بوونی تاوان لە کۆمەڵگادا هەیە. ئەگەر بەپێ هەمان پێناسەی ئینسانی یعنی زیانگەیاندن بە کەرامەتی ئینسان، بێبەشکردن لە مافە سەرەتاییەکان و تاڵکردنی ژیان سێری دۆخی ئێستای ئێران بکەین، ڕۆڵی دەسەڵاتی سیاسی لە بەرهەمهێنان و بەرزبوونەوەی ئاستی تاواندا بە چەند ئاستێکی سەرەکی دەستنیشان دەکرێت. کاتێک سیستمێکی سیاسی بەهۆی گەندەڵی ڕێکخراو بڕیاری ئابووریکە بەشی زۆری دانیشتوانی کۆمەڵگا لە سروەت و سامانی هەمان کۆمەڵگا بێبەش دەکات، زیاتر لە نیوەی کۆمەڵگا تووشی هەژاری تاقەت پڕۆکەن دەکات، یان بەهۆی هەمان بڕیارانە هەڵاوسان بەرز و بێکاری زیاد دەکات، بەکەردار ژینگەی گەشەکردنی تاوان خێراتر دەکات. لەم دۆخەدا هەندێک تاوان و کێشە کۆمەڵایەتەکان لە ناچاری و بۆ مانەوە لە ژیاندا پەیدا دەبن بێ ئەوەی پاسەویان بۆ بێنمەوە، بەڵام گەرەکمە بێژم لێرەدا بنیادی دەسەڵاتەکە ئامرازی دروستکردنی ئەو کێشانن.
لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە جیاکاری ڕەگەزی ئائینی نەتەوەئی و سەرکوتکردنی ئازادیە مەدەنیەکان خۆیان لە خۆیاندا کردارێک لە دژی کەرامەتی ئینسانن کاتێک هاوڵاتی هەست بە بێمافی تواو و نەبوونی دادپەروەری لە دادگاکاندا دەکات متمانەی بە سەروەری یاسا نامێنێت ئەمە دەبێتە هۆی پەرەسەندنی تووڵەسەندنەوە تونند و تیژی کۆمەڵایەتی و دابەزینی بەهای ڕۆیشتی هاوبەش لە کۆمەلگادا. لە سیستەمی کۆماری ئیسلامیدا زۆر ڕەفتار و ئازادی کەسی وەک جۆری پۆشاک، بیر و باوەڕ، شێوازی ژیانی کۆمەڵایەتی یان ڕەخنەی سیاسی بە پێی یاسا دەکرێتە تاوان لە کاتێکدا لە ڕەوانگەی ئینسانیەوە نەتەنیا هیچ زیانێکیان نیە بەڵکو بە پێچەوانەوە دژی تاوان و لە سەرەوەی هەموویانە دژ بە سیاسەت و کردار و ڕەفتاری کۆماری ئیسلامی وەک خۆڵقێنەری هەموو تاوانێکن. ئەم تێکەڵکردنەی کردەی ناڕزایەتین یان شێوازی ژیان لەگەڵ تاوان هۆڵی دەسەڵاتە بۆ پاراستنی خۆی کە دواتر زیاتر ئاماژەی پێ دەکەین. لە کاتێکدا تاکەکان لە ئاستی ڕەفتاری کەسی خۆیاندا بەرپرسایەتیان لەسرە بەڵام تێۆریەکانی دادپەروەری کۆمەڵایەتی ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسیارەتی سەرەکی ئەو ساختارەیە کە دەسەڵات بەدەستەوە دەگرێت دەسەڵاتێک ئامرازەکانی دادپەروەری پەروەردە و ئابووری لە بڕی خزمەتی گشتی بکات بۆ مانەوەی خۆی بەکاری دەهێنێت ئاساییەکە دەسەڵاتی سیاسی وەک سەرچاوە و زمینە سازی سەرەکی تێکچووی ڕۆشتی ئاسایشی کۆمەڵایەتی و ئینسانی سێر بکرێت. کاک پەیمان هەروەها لە بەشی کۆتایی نووسراوەکەیدا دەڵێ کەوا بوو سنووردارکردنی دەسەڵاتی دەوڵەت دوای سەدها ساڵ ئەزمۆن گەیشتووەتە ئەو دەرەنجامەی کە هیچ دەوڵەتێک هیچ دادگایەک و هیچ یاسایەک ئەوەندە بێگارد دادپەروەر و بێهەڵە کە بتوانێت دەسەڵاتی سندنی ژیانی مرۆڤی هەبێت. بەتایبەت مرۆڤێک کە بۆ نان بۆ کار و بۆ ئازادی و بۆ پاراستنی حورمەتی ئینسانی زیندانی کرابێ. کۆماری ئیسلامی کە نزیک نیو سەد خەریکی تاوانە مافی ئەوەی نییە کە حکوم لە سەر تاوانباربوونی کەسێ بدات. ئەو کەسە تاوانبارە کە داوای ژیان و مافی پێشەلکراوی خۆی ئەکاتیان کۆماری ئیسلامی کە بە درێژایی تەمەنی مافوژیان و ئازادی و کەرامەتی ئینسانی پێشل کردووە. دوای ئەم پێشێلکاریە دەکات بە یاسا. ئێستا کە کەسێک دفاع لە سزای سێدارە دەکات ئاگایانە یان نائاگایانە ئەم ڕاستیانە یا ناناسێ یان قبولی ناکات. ئەوەی قبولی کردووە کە دادگاکان هەرگیز هەڵە ناکەن دادوەرەکان هەرگیز تووشی گەندەڵی نابن یاسا هەمیشە دادپەروەرانەیە دەوڵەت هەرگیز لە دەسەڵاتەکانی خراپ سوود وەرناگرێت دژبەری سیاسی کەمینەی ئائینی ڕۆژنامەنووس ڕەوشەنبیر یاخۆ پیشاندەر لە بەرگی تاوانباردا دەناسێت چۆن دەسەڵات مانای ڕاستەقینەی تاوانی گۆڕیوە. مێژووی مرۆڤایەتی گێڕانەوەی شکستی ئەم گەشبینیەیە. ئەگەری زۆر کەمە دەوڵەتێک بدۆزیتەوە کە لە قۆناغەکانی دەسەڵاتیدا نەیویست بێت یاسا بۆ سڕینەوەی دژبەرەکانی بەکاربێنێت لە ڕاستیدا بە بڕوای من هێنانە ئارای بابەتەکە لە ژێر ئەم ناونیشانەی کە ئایا ئەم سزادراوە شایستەی مەرگ هەیە یانە هەڵەیەکی گەورەیە. کێشە سەرەکیەکە ئەوە یەکە بۆچی کەسێک یان دامەزراوێک مافی ئەوەی هەبێت ببورن مافی ئەوەی هەبێت بڕیاردەری ژیان و مردنی ئەوانی تر بێت. دەوڵەتەکان هەر لە ڕۆژی یەکەمەوە دژبەرەکانی خۆیان ناکوژن ئەوان هێواش مانای تاوانبار دەگۆڕن. سەرەتا دەستڕێژ کار بکوژە پاشان قاچاقچی دواتر تێکدەر دواتر دژبەری چەکدار دواتر سیخۆڕ دواتر ئاژاوەگەڕ دواتر تێکدەری ئەمنیەت و لە کۆتاییدا هەر کەسێک کە دەسەڵاتی حاکمبوونی ئەو بۆ خۆی بە مەترسی بزانێت چونکە هیچ پێوەرێکی جێگیر بۆ دەستنیشانکردنی تاوانبار نییە جێگەو لەو یاسایی کە هەمان ئەو دەسەڵاتە دێنووسێتەوە کە بڕیارە لەسەر بنەمای ئەوە ئادەمیزاد بکوژێت کەواتە هەر کاتێک دەوڵەت بتوانێت پێناسەی تاوان بگۆڕێت مافی کوشتنیش بە ناچاری
پەلکەش دەبێت بۆ ناو ئەو پێناسەنۆیە. بەڵام دەوڵەتەکان بۆ پاراستنی ئەم دەسەڵاتە پێویستیان بە ڕەزامەندی خەڵکەیە. لەبەر ئەم هۆکارە خەڵک دەکەنە شەریکی سفری خوێنی خۆیان. ئەوان تووڕئی سروشتی لە تاوان، هەستی تووڵەکردنەوە و ئارزووی سزادان دەخەنە خزمەت خۆیانەوە تا ئەسڵی مافی کوشتن بۆ خۆیان بەڕەوا دەربخەن. دەوڵەتەکان خەڵکەکەیان بەوە ڕازی دەکەن کە تەنیا دژمنەکانی ئەوان دەکوژن، بەڵام لە ڕاستیدا سەرقاڵی چەسپاندنی مافی خۆیانن، مافێک کە ئیتر دەکرێت دژی هەر کەسێکی تریش بەکاربهێنێت. لە ڕاستیدا خەڵک بۆ سزادانی تاوانبارێکی فەرزی شمشێرێک تیژ دەکەن کە دەستەکەی هەمیشە لە دەستی دەوڵەتدایە. دەڵێن ئەگەر بە کوژان سێدارە نەدرێن ئاسایشی کۆمەلگا لەناو دەچێت، بەڵام شارستانیەتی سەردەم تەنانەت بە فەرزکردنی ڕاستی ئەم ئیدعایەش پرسیاری کەتر دەخاتە ڕوو. کام مەترسی گەورەترە؟ چەند هەزار بکوژی تاکە کەسی یان دەوڵەتێکە بەپێ یاسا مافی ئەوەی هەبێت هەزاران و تەنانەت ملیۆنان کەس بکوژێت؟ بکوژی تاکە کەسی چەندەش خوێن ڕێژ بێت قوربانیەکەی سنووردارن، بەڵام دەوڵەتێکە مافی کوشتنی وەک دەسەڵاتێکی یاسایی بۆ خۆی چەسپاندووە دەتوانێت هەزاران مرۆڤ لە چوارچەوەی هەمان یاسادا لەناو ببات. گەورەترین کۆمەڵکوژیەکان لە ناو کۆڵان و ماڵەکاندا نییە، بەڵکو لە دادگاکان، بەندیخانەکان و لە پشت مۆر و ئەمزای یاسادا ڕوویانداوە. کوشتنی تاکە کەسی بەدەر لە ڕێسایە، بەڵام کوشتنی دەوڵەتی ڕێسایەکە هەردەم بەردەوام و لە هەر ساتێکدا ئامادەیە بۆ گرتنەوەی هەر تاکێک.
ئازیزان لەم بەشەدا نامەی کاک ڕەحیم کە بۆ خۆی لە پێشدا لایەنگەری حکوومەت بۆ بە قسەی خۆی کەسێکی دیندارە و لە یەکێک لە شارەکانی دەرەوەی کوردستان دەژی کە ناوی نابین نامێکی نووسە ڕوو لە دەسەڵاتداران لە ئێران کە پێشکەشتانی دەکەین. کاک ڕەحیم لە سەردێڕی نامەکەیدا نووسەتی بێدەنگی کاتێک هەڵبژاردنێک بێت تەسلیم بوون بە بارودۆخەکە نییە. دواییش دەڵێت چەندە گوتمان خەڵکی ئێران جەنگخواز نین، ئەوان نایانەوێت باڵادەستی چەکی مەرگی مرۆڤەکان دیاری بکات. چەندە گوتمان لێگەڕێن قسەکان بگوترێن، وڵات ئەمنیەتی مەکەن، هەر قسەیەک بەدڵتان نەبوو لەکەی پیلانگێڕی و قسەی دوژمنی پێوەمەنن. چەندە گوتمان ببینن خەڵک چیان دەوێت. مەگەر وڵات هی هەموو ئەو خەڵکە نییە ببینن زۆربەی خەڵک چیان دەوێت، حتا ئەگەر هەموو ئێمەشیان نەوێت، حتا ئەگەر حکوومەتی ئیسلامیشیانەوێت ئەوان مافی خۆیانە. چەندە گوتمان بە بەندیخانە ناتوانێت بیر و ئەندیشەدا پۆشرێ، بە زۆری ناتوانرێت کەس بکەیتە مسلمان. بۆچی لە 48 ساڵ هەڵە و تاوان پند و وانە وەرناگرن؟ چەندە گوتمان گیان ئازیزە بە ئاسانی وەرناگیرێ، وا مەکەن کە لە جەنگەکان تەنانەت بۆ بەدەستهێنانی پاروەنانێک یانەکان بێبایەخ مەکەن. چەندە گوتمان دڵی خەڵک بەدەست بهێنن، دڵتان بە چەند سەد لایەنگەری کەم و پڕ لە دروشمی بێناوەڕۆکی خۆتان خۆش مەکەن. چەندە گوتمان گوشارە ئابوووریەکان پشتی خەڵکی شکاندووە، نەڵێن هەموو شتێک هەیە تەنیا گرانە، ئەو گرانیەی کە زۆربەی خەڵک لە توانایدا نییە بیکڕن. جیاوازی چییە لەگەڵ قات و قڕی؟ هەمووتان هەژار کرد، نەتانویست گوێ بگرن، نەتانویست ببیستن، فکرتان کردووە بەنەبیستن کێشەکان ون دەبن، خۆتان وانیشانداکە ناناسن. هەر ڕۆژ بەندیخانەکان گەورەتر بوون، بەندکراوان زۆرتر. هەر کەسێک لە دەرد و ئازارەوە نووسی بوو بە پیاوی دوشمن. بەیان کەم دڵکەنالاوێتەوە ئەو بڕۆی گرت و یەچی بکەم بێت و ژیر نابێتەوە بەفری بەفران بارە بێبای وعدەقات ناچێتەوە ئەی خدا کەنجێ عەزیزی ئەو دڵهای من دێتەوە ئەی خدا کەنجێ عەزیزی ئەو دڵهای من دێتەوە شەڕۆ دەربێ بەجارێ بیخەماژێر باتەوە چونکە تەنیا هەر دڵێکە و قسەت بەڵا دەیباتەوە سەرخی چاپگەر لێم بخینە دەستڵێن ناکاتەوە سەرخی چاپگەر لێم بخینە دەستڵێن ناکاتەوە
دەکاتەوە شوكم برام ياتني شوستاني دايم داخي دوري توب سيجم كسكم يا غمي زار لميل اي خزاني غمبرويو باشين بباغم أي فلاك بابي إبرام أي بهارستاني من سيت شبكبوي تساوى كانم بس غربة بيروايا شون بجي من تولي ومن ليرواي كسمو باي ديدموي جل باندي آخرم بقراتا رما وبيم قرتي آلو زابرا ورتون شواهوليم تابرونا كي تراي قونا دبين داستو بيم زل ساري خي غميتو قرب كردستان دليم ساوى كانم بس غربة بيروام شون بجي من تولي ومن ليروا 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 شون بجي من تولي بەڵام ئەمڕۆ شەکاندنی بێدەنگیەکەم کە زۆریشم خۆشدەویست تەنیا لەبەر ئەوانەی گوتم نەبوو. هاتم بڵم لە سێدارەدانی گەنجان بەسکەن. آخر کورپەیەکی 20 ساڵ یا 20 و چەند ساڵە چۆن دەتوانێت سیخۆڕی موساد بێت؟ چۆن دەتوانێت بکوژ بێت؟ دوژمنی خەڵک بێت؟ بکوژ ئەوەیەکە لە ماڵەکەی خۆیەوە ئامرازی کوشتن هەڵدەگرێت، دەزانێت کێ بکوژێت کە تەنانەت ئەوە شایانی بەسەیە. با بپرسم بەڕاستی چۆن دڵتان تێت گەنجانی هەست پێکرا و سۆزدار حتا هەڵەیەکیشیان کرد بێت وەک محارب لە سێداری بدەن، مەگەر ئێوە خۆتان ڕۆڵی گەنجتان نییە؟ نازانن گەنج هەستیار دەبێت، نازانن گەنج ڕەخنەی لە وەسی ئێستا هەیە، نازانن لە سێدارەدانی گەنجێک نەتەوەیەک ماتەمبار دەکات، نازانن دڵی نەتەوەیەک دەشکێت. ڕاستی بۆ چیرۆکی هەموو قۆناغەکانی دادگاکەیان پەخش ناکەن، بۆ ئەو ڕاستیەکان و شێوازی نادات پەروانانەی دادگاکانتان بشارنەوە؟ بڕوا بکەن ئێمە لە جەنگدا 100 شەهیدمان بدایە ئەوەندە دڵمان نەدەشکا کاتێک دەبیستین گەنجێک بە لە سێدارەدان مەحکوم کراوە، هەرچەندە کۆکتێل مۆلۆتۆڤی پێبوو بێت، هەرچەندە ئاگریشیدا بێت، حتا ماڵی خودداش بێ. ئەگەر ئەمە چ خوددایەکە کە ئێوە هەتانە لەبەر ئاجۆرەکانی ماڵەکەی ڕازی دەبێت بە کوشتنی ئینسانێک ئەویش گەنجێک. من بێدەنگەکەم شکان تا بێم و بڵم ئێمە جەنگمان ناوێت. درۆ دەکەن کە زۆربەی خەڵک لایەنگەری جەنگن، هاتم بڵن ئێمە ژیانمان تاڵە لەژێر بوشاری گرانی، بۆچی کێشەکانی خەڵک نابینن؟ و هاتم بڵم لە سێدارەدان بەسکەن، لێگەڕن ئەگەر دوژمن هێرشی کرد تەرمەکەی ئێمە کەوتە سەرزەوی، گەنجەکان ئارزوویەکیان هەبێت بۆ هەڵگرزنەوەی تەرمەکان. خەڵک بە ئەندازەی پێویست لە ئیسلامی ئێمە بێزار بوون، بە ئەندازەی پێویست ئیسلامی ئێمە هەژاری کردوون، ژیانی ئاسایی لێسەندون. خودای خۆتان زیاتر لەمە شەرمەزار مەکەن. لە سێدارەدان بەسکەن، بەڕاستی ئەگەر بە دوای ملدا دەگەڕێن تا لە سێدارەدان ترس و تۆقین دروست بکەن تا خەڵک جارێکی تر ناڕزایەتی دەرنەبڕن، وەرن ئێمە لە سێدارە بدەن.
ئێمە کە لە سەرەتا گوتمان خەڵکینە بڕوا بەمانە بکەن، ئێمە کە لە سەرەتا گوتمان ئیسلام دینی ڕەحمەتە، وەرن ئێمە لە سێدارە بدەن کە 1% سەرنجمان نەدەدا ڕۆژێک بە ترساندنی خەڵک بمانەوێت حکمیان بەسەردا بکەین. وەرن ئەمە ملی ئێمە و ئێوە کە بانگی بەیانیتان بۆ ئێمەی ئیمانداریش تاڵ کرد و بووەتە ژەهر. نوێژیشتان بۆ ئێمە بەتاڵ کرد. وەرن ئەمە ملی ئێمە و ئێوە کە خودایشیان شەرمەزار کرد. آخر کدام خدایەکە بە مەرگی بەندەی گەنجی ڕازیە، ئەویش بە سێدارە بە بانگی بەیانی. بێدەنگی من و زۆربەی خەڵک لە ڕزامەندیەوە نییە، ئیتر هیوایەکمان بە هیدایەتی ئێوە نەماوە. دەسەڵات سەرخۆشی کردوون، نیگەرانی کۆشکەکانتانن و خوداتان کردووە بە پاسا و بۆ زوڵمەکان و خۆشتان دەزانن وڵاتان تاڵان کرد، پوڵەکانتان هەڵگرت، حکوومەتیش. بەڵام گیانی گەنج مەستێنن، لە سێدارەدان بەسکەن، بترسن لەو ڕۆژەی هەموو وەک من بێدەنگی بشکێنن. ئێوە ئیتر شیاوی مانەوە لەسەر کورسی دەسەڵات نین. هاوڕێساکار لە پەیامێکدا پرسیارێکی لێ کردوین و دەڵێ هاوڕێیان لە ئەدەبیاتی زۆر لایەنی چەپدا زۆر جار باسی دەوڵەتی ڕفاه دەکرێ، مەبەست چییە؟ بە کام شێواز لە دەسەڵاتی سەرمایەداری دەوترێ؟ فەرقی چییە لەگەڵ دەسەڵاتی ڕۆتی سەرمایەداری؟ زۆر سپاس بۆ کاک ساکار. ڕاستیەکەی ئەگەر لە کەسێک بپرسیت گەورەترین ئاڵوگۆڕی ئابووری هاوچەرجیە، ڕەنگە ئاماژە بە ژیری دەستگرت، ئینتەرنێت یان شۆڕشی سەنعەتی بکات. بەڵام ئاڵوگۆڕی ڕاستەقینە شتێکی ترە. ئەوەی دەوڵەمەندترین سەرمایەدارانی جیهان ڕۆژێک ڕازی بوون بەشێکی گەورە لە داهاتی خۆیان لە ڕێگەی باجیان ماڵیات ڕادەست بکەن. بۆچی سەرمایەداریکە لە سەدەی 19دا دژی هەر جۆرە دەستێوەردانێکی دەوڵەت لە ئابووریدا بوو، ئەمڕۆ لە سەرکەوتووترین وڵاتانی جیهاندا پەروەردەی بێبەرامبەر بیمەی تەندروستی، خانەنشینی، بیمەی بێکاری و پشتیوانی کۆمەڵایەتیەکانی پەسەند کردووە. چی ڕوویداوە؟ لە ساڵی 1860دا ئەگەر لە خاوەن کارگایەک لە ئینگلستان پێیان پرسایە ئایا دەوڵەت دەبێت خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر بۆ هەموو دابین بکات، وەڵامی دەدایەوە ئەمە دەستێوەردانە لە ئازادی بازاردا. ئەگەر بتپرسایە ئایا کرێکاران دەبێت مافی مانگرتنیان هەبێت، وەڵامەکە بەڕوونی نەرێنی بوو. ئەگەر بتگوتبایە دەوڵەت دەبێت پشتیوانی لە بەساڵاتچوان بێکاران و منداڵان بکات، زۆر کەس بە هێرش بۆ سەر مالکیەتی تایبەتیان دەزانی. بەڵام ئەمڕۆ هەمان ئەو سیاسەتە لە زۆرێک لە ئابوووریەکانی جیهاندا جێکۆتون. کەواتە چی گۆڕاوە؟ وەڵامەکە ئەوە نییە کە سەرمایەداران لەپڕ میهرەبان و نەرم بوون، بەڵکو هاوسەنگی هێز گۆڕا. کرێکاران ڕێکخراو بوون، سەندیکاکان دروست بوون، حیزب کرێکاریەکان چوونە ناو پارلمانەوە. دەنگدانی گشتی پەرەی سند و ملوێنان کەسی تر ئامادە نەبوون هەژاری بە چارەنووسی سروشتی خۆیان بزانن. لە سەرهەڵدانی ئەم گۆڕانکاریەدا مارکس ڕۆڵێکی گرنگی هەبوو، نەک لەبەر ئەوەی دەوڵەتی ڕفاهی داڕش، بەڵکو چونکە زمانێکی نوێ بۆ تێگەیشتن لە نادات پەروەری هێنای ئاراوە. پێش مارکس هەژاری زۆربەی جار دەبەسترایەوە بە تەمبەڵی، قەزا و قەدەر یان شکستی فەردی. مارکس ئەوەی بە پێکاتە ئابوووریەکان و پەیوەندیەکانی دەسەڵاتەوە گرێدا. ئەو گۆڕانکاریە فکریە تەنیا باسێکی فەلسەفی نەبوو، بەڵکو لە ڕاستیدا شێوازی سیاسەتکردنی گۆڕی. گەورەترین سەرکەوتنی فکری مارکس لەو وڵاتەدا ڕوویداکە بۆ ڕێگریکردن لە شۆڕشی کارگەری سەرمایەداریان چاکسازی کرد. یەکەم نمونە ئاڵمانیا بوو. بیسمارک سەدرعەزەمی محافزەکار و دوژمنی سەرسەختی سۆسیالیستەکان لە دەیەی 1880دا یەکەم سیستمی نەتەوەیی بیمەی تەندروستی، بیمەی ڕووداوی کار و خانەنشینی دروست کرد. ئەو مارکسیست نەبوو، بەڵام دەیزانی ئەگەر دەوڵەت ئاسایشی کۆمەڵایەتی دروست نەکات، بزوتنەوەی سوسیالیستی لە نێو کرێکاران بەهێزتر دەبێت.
دەوڵەتی ڕفا لە یەکەم هەنگاویدا نە لەسەر بنەمای مرۆڤدۆستی بەڵکو لە هاوسەنگی نوێ هێز نێوان کار و سەرمایە لەدایک بوو. دوای شۆڕشی ڕووسیا لە ساڵی 1970دا ئەو ڕۆتە خێراتر بوو. بوونی جێگرەوەیەک یان ئالتەرناتیڤێکی سۆسیالیستی حتا بۆ ئەوانەیشی دژی بوون پەیامێکی ڕوونی هەبوو. سەرمایەدانی ئەگەر چاکسازی نەکرێت ڕەنگە شەریعەتی خۆی لەدەست بدات. دوای جەنگی جیهانی دۆمیش ئەم کێبەڕکێ بەردەوام بوو. ڕۆژاوا تەنیا کارگاکانی نۆژەن نەدەکردەوە بەڵکو لە حاڵی نوێژنکردنەوەی شەریعەتی سیاسی خۆشدا بوو. لەم سەردەمەدا پەروەردەی گشتی، بیمەی تەندروستی، خانوبەرەی کۆمەڵایەتی، خانەنشینی و بیمەی بێکاری لە بەشێکی گەورەی ئەوروپای ڕۆژاوادا پەرەیسەن کە حاصڵی بزوتنەوەی کرێکاری ئەو سەردەمە بوو. هەمانەم ئەزمونە بەتایبەت لە وڵاتانی ئسکاندیناڤیان نیشان دەدەن کە کاریگەری مارکس نابێت تەنیا لە شۆڕشەکانی سەدەی بیستمدا ببینین. زۆرێک لە بیرۆکەکانی دەربارەی نادادپەروەری، دەسەڵاتی سەرمایە، ڕۆڵی سەندیکا، کرێکاریەکان و پێویستی سنووردارکردنی چڕبوونەوەی سەروەت و ڕێگەی چاکسازی دموکراتیەوە هاتنە ناو سیاسەتی گشتیەوە. دەوڵەتی ڕفاهی ئسکاندیناڤیا بەرهەمی تەنیا فکری مارکس نییە، بەڵام بێ بزوتنەوەی کرێکاریەکان، سەندیکا بەهێزەکان و ڕەخنەی مارکسیستی لە سەرمایەداری دروستبوونی لەم جۆرەش ممکن نەدەبوو. ئەم نمونانە نیشان دەدەن کە مێژووی مارکسیزم تەنیا مێژووی شۆڕشەکان نییە، مێژووی چاکسازیەکان، سەندیکاکان، دەوڵەتی ڕفا، پەروەردەی گشتی و پەرەپێدانی مافە کۆمەڵایەتەکانیشە. ئەگەر تەنیا یەک لایەن ببینین، نیوەی میژووی کاریگەری مارکسمان نادی دەگرتووە. لەوانەیە زۆرێک لە پێشینە سیاسیەکانی مارکس وەک خۆی دەرهات بێ. ئەم ئاڵۆزی دموکراسی پارلمانە توانای چاکسازی هێدی بەکەمزانی، بەڵام لە یەک خاڵدا مێژوو چەندین جار هەڵوێستەکانی سەلمان هیچ پەیوەندیەکی دەسەڵات بێ فشاری کۆمەڵایەتی ناگۆڕێت. تقریبەن هیچ مافێکی کۆمەڵایەتی گرنگ لە 8 کاتژمێرکار و بیمەی تەندروستیەوە بگرێت تا خانەنشینی، مۆڵەتی منداڵبوون، بیمەی بێکاری و مافی ڕێکخراوبوون پێش خەباتی ڕێکخراوی کرێکاران نەهاتوەتە ئاراوە. ئەم مافانە دەستکەوتی خەباتی کرێکاری بوون. شتگەلێک کە ڕۆژگارێک بە مەترسی سوسیالیزم ناودەبران ئەمڕۆ لە کۆڵەکە سەرەکیەکانی سەقامگیری سەرمایەداری لە وڵاتانی پێشکەوت و سەرمایەداری ئەشمار دەکرێن. مارکس جیهانی ناچار کرد دەربارەی دەسەڵات نادادپەروەری بە شێوازێکی جیاواز بیر بکەنەوە. ئەگەر ئەمڕۆ منداڵێک لە فنلاند پەروەردەی بێبەرامبەر وەردەگرێت، نەخۆشێک لە نوڕێژ بێ نیگەرانی لە تێچووی دەرمان دەچێتە نەخۆشخانە، یان کرێکارێک لە سوئێد دەتوانێت لە ڕێگەی سەندیکاکەیەوە دانوستان لەگەڵ گەورەترین کۆمپانیەکانی جیهاندا بکات، ئاکامی 2 سەدەی ململانێ نێوان سەرمایە، دموکراسی و بزوتنەوە کرێکاریەکانن. وە شاید گەورەترین سەرکەوتنی بیرۆکەیەک نە لەو کاتەدا بێت کە دەسەڵات دەگرێتە دەست، بەڵکو لەو کاتەدا بێت کە تەنانەت نەیارەکانیشی ناچار دەبن بەشێک لەوانە پەسەند بکەن. وە لێرەدایە کە شاید گرنگترین وانەی مێژوو دەردەکەوێت. لە دەیەکانی دواییدا بەهۆی جەهانگیری و گەشەی ئایدۆلۆژیای نێۆلیبرالی بەشێک لە دەستکەوتەکانی دەوڵەتی ڕفا لەژێر گۆشاری تایبەتکردنەوە کەم بوونەتەوە. ئەمەش دووبارە ڕاستی ئەو وتەیای مارکس دەسەلمێنێت کە مافەکان نەگۆڕنین و هەمیشە پێویستیان بە پاراستنی چالاکانەی کۆمەڵایەتی هەیە. ئەمڕۆ لە سەردەمی ژیری دەستکرد و ئۆتۆماتیکردنی کاردا دەوڵەتی ڕفا ڕوبەڕووی ئاڵنگاری نوێ دەبێتەوە. تێوریەکانی وەک داهاتی بنەڕەتی جیهانی، درێژکراوەی هەمان دیالۆگن بۆ پاراستنی شکۆی مرۆڤ لە بەرامبەر نائەداڵەتی پێکهاتەیدا. ئەمڕۆ ئیتر دەوڵەتی ڕفا خەریکە بە مێژوو پەیوەستە بێ و چینی کرێکاری جیهانی ڕێگای دۆزینەوەی هاوسەنگی هێز لە خەباتی ڕۆژانەی خۆیدا پێناسە دەکات بۆ بنیادنانی کۆمەڵگایەکی سوسیالیستی. ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی، ژن ژیان آزادی.
پرسیارێکمان لە هاوڕێ سۆزانەوە پێگەیشتووە نووسیەتی هاوڕێیان سڵاو ماندوو نەبن لەم ڕۆژانەدا لەگەڵ چەند هاوڕێتر باسی ئاین و دەسەڵاتمان دەکرد. لە نێو باسەکاندا یەکێک لەو هاوڕانە ئاماژەی بەوەدا کرد کە ئایا ئاین ئەفیۆنی خەڵکە؟ دەزانم ئەم ڕستەیە هی مارکسە، بەڕاستی ئایا مارکس دوژمنی ئاین بوو؟ مەبەستی لەم قسەیە چی بوو؟ زۆر سپاس لە هاوڕێ سۆزانی ئازیز. شاید هیچ ڕستەیەکی مارس بەقەت ئەم دەستەواژە بەناوبانگ نەبوو بێت. ئاین ئەفیۆنی خەڵکە. ئەم چواربوشەیە زیاتر لە سەدۆنیوێکە بە بەردەوامی دووبارە دەکرێتەوە. دەستێک بە بەڵگەی دوژمنایەتی مارکس لەگەڵ ئاینی دەزان و دەستێکی تریش بە هێمای ڕزگاربوون لە مەزهەب. بەڵام کەم کەس ڕستە تەواوەکەی مارکسیان خوێندوێتەوە و ڕێک ئەمەش بووەتە هۆی ئەوەی یەکێک لە ئاڵۆزترین بیرۆکەکانی ببێتە یەکێک لە سادەترین تێنەگەیشتنەکانی مێژوو. ئەم پرسیارە کە هاوڕێ سۆزان کردوویەتی تەنیا باسێکی فەلسەفی یان گێڕانەوەیەکی مێژوئی نییە، بەڵکو نەوەیە کە دوای شۆڕشی 1970 یا 1357 لە دایک بووە. ئاینی تەنیا بە لە مزگەوتدا ئەزمون نەکردووە، بەڵکو لە قوتابخانە، زانکۆ، دادگا، ڕاگەاندن، گەشتی ئرشاد و یاسایشدا چەشتوویەتی. بۆ زۆر کەس ئاینی تر تەنیا باوەڕێکی تاکە کەسی نییە، بەڵکو بەشێکە لە پێکهاتەی دەسەڵاتی سیاسی. بەم هۆیەوە کاتێک ڕستەی ئاین ئەفیۆنی خەڵکە دەبیستین، ڕەنگە هەست بکەین مارکس تەنیا شتێکی گرتووە کە ئەوان ساڵانێکە ژیانیان پێکردووە. بەڵام ئایا بەڕاستی مەبەستی مارکس هەر ئەمە بوو؟ بابزانین مارکس بەڕاستی چی گوتووە. مارکس لە ساڵی 1844 دا نووسی ئاین فریادڕەسی دەرونی مرۆڤێکە کە ژێر دەستی ستەمکاریە. لە دڵی جیهانێکی سەرد و بێڕۆحدا وەک دەرمانێکی ئازارشکێن ئومیدی پێدەبەخشێ و تەنها بۆ ساتێک لە ئازارەکانی ئارام دەکاتەوە، نەک ئازارەکان بناسێ و لە بینی ببات. ئاین وەک ئەفیۆنی گەلانە. تقریباً هەمووان تەنیا چواربوشەی کۆتایی دەگوازنەوە، بەڵام ئەگەر بەشی یەکەمی ئەم ڕستەیە لە بەرچاو نەگیرێت ماناکەشی دەگۆڕێت. مارکس سەرەتا ئاین بە ئاهی مرۆڤی ئازار چێشتوو دەناسێ، پاشان بە لە دڵی جیهانێکی سەرد و بێڕۆحدا و دواتر دەڵێت ئاین ئەفیۆنی گەلانە. بەڵام ئەفیۆن لە سەدەی 19دا چ مانایەکی هەبوو؟ ئەمڕۆ وشەی ئەفیۆن زیاتر ئالوودەبوون یا معتادبوون دەهێنێتە یاد، بەڵام لە سەردەمی مارکسدا ئەفیۆن گریترین دەرمانی دژە ئازار بوون. پزیشکەکان بۆ کەمکردنەوەی ئازاری نەخۆشەکان دەیانووسی. مارکس لەم ڕستەدا لە ئەفیۆن وەک ئستعارە کەڵکی وەرگرتووە. ئەو دەیگوت ئاین تەنیا هەڵخەڵتاندنە. ئەو دەیگوت ئاین دەتوانێت ئازاری مرۆڤ ئارام بکاتەوە، بەڵام دەست بەجێ پرسیارێکی تر دەوروژێنێت. ئەگەر مرۆڤەکان ئەوەندە پێویستیان بە ئارام بوونەوە هەیە، کەواتە سەرچاوەی ئەم ئازارە چییە؟ کەوابوو ئایا ڕەخنە لە ئاین یان ڕەخنە لە ئازارە؟ زۆربەی خەڵک پێیان وایە ئامانجی سەرەکی مارکس ڕەخنەگرتن بوو لە ئاین، بەڵام ئەگەر بەرهەمەکانی بخوێننەوە دەبینن بابەتی سەرەکی شتێکی ترە. مارکس ناپرسێت بۆچی خەڵک ئاینیان هەیە، ئەو دەپرسێت چ بارودۆخێک مرۆڤ ناچار دەکات پەنا بباتە بەر ئاین. هەژاری، نادادپەروەری، نامۆبوون، تەنیایی، ترس، ناڕەحەتی. لە دیدی ئەوەوە تا ئەو کاتەی ئەم بارودۆخە بوونی هەبێت، مرۆڤ هەمیشە پێویستی بە مانا، ئومید و دڵنەوایی دەبێت، یان بە وتەیەکی تر پێویستی بە ئارام بەخش هەیە کە ئاین ئەو کارە دەکات و ڕێگە دەگرێکە هۆی ڕاستەقینەی ئازارەکانی ژیان بناسن و چارەسەری هەر لە ژیانی خۆیان بۆ بکەن. بەڵام ئەزمموی ئێران پرسیارێکی نوێ دەخاتە بەردەمان. بۆ ملوێنان ئێرانی ئاین تەنیا پەناگایەکی ئازار نەبوو. ئاین کاتێک لەگەڵ دەسەڵاتی سیاسی تێکەڵ بوو، خۆی بووە بەشێک لە ئەزمموی ئازارچێشتن. کاتێک پوشاک دەکرێتە زۆرەملێ، کاتێک بە دەنگی بانگی بەیانیان لە مزگەوتەکان و ئازادی خوازان لە سێدارە دەدرن، کاتێک یاسا بە ناوی خودداوە دەنووسرێتەوە، کاتێک
نەیاری سیاسی وەک نەیاری لەگەڵ ئاین دەناسرێت کاتێک باوەڕداری لە هەڵبژاردننی ئازادیەوە دەبێتە ئەرکێکی حکومی لێرەدایەکە پرسیارەکەی مارس مانایەکی نوێ پەیدا دەکات نەک تەنیا ئەوەی بۆچی مرۆڤەکان پەنا دەبنە بەر ئاین بەڵکو چی ڕوودەدات ئەگەر خودی ئاینیش ببێتە ئامرازی دەسەڵاتداری. وابوو دەکرێت بپرسین ئایا مارس دەیویست ئاین قەدەغە بکات؟ وەڵام نەخێرە. مارس هەرگیز بەرنمێکی بۆ قەدەغەکردنی ئاین پێشکەش نەکرد ئەو کەمتر دەربارەی سڕینەوەی ئاین دەینووسی تا دەربارەی ئەو بارودۆخەی کە مرۆڤ پێویستی پێدەبێت بەڵام دەکرێت بگوترێت ئەو دژی هەر جۆرە بەکارهێنانێکی باوەڕ بوو وەک ئامرازی دەسەڵات لە دیدی مارکسەوە هەر کاتێک بیرۆکێکی پیرۆز هەر بیرۆکێک ببێتە ئامرازی پاراستنی دەسەڵاتی سیاسی ئیتر تەنیا باسی باوەڕ ناکەن بەڵکو باسی دەسەڵات دەکەن. یەکێک لە کێشەکانی ئەزمموی ئێران ئەوە یەکە ئەم سێ چەمکە زۆربەی جار پێکەوە تێکەڵ دەگرن ئاین باوەڕداری و حکوومەتی ئاینی بەڵام ئامانجیان یەکشت نییە دەکرێت کەسێک باوەڕدار بێت و دژی حکوومەتی ئاینی و دەسەڵاتی ئاینی بێت دەکرێت کەسێک بێ ئاین بێت و بەرگری لە ئازادی ئاین بکات دەکرێت حکوومەتێک بە ناوی ئاینەوە فەرمانڕەوایی بکات بەڵام زیاتر لەوەی بەرگری لە باوەڕ بکات بەرگری لە دەسەڵاتی خۆی بکات ئەگەر ئەم سیانە لە یەکتر گیانەکەینەوە نا لە ئەزمموی ئێران تێدەگەین و نا لە ڕەخنەکانی مارکس ئایا مارس دژی باوەڕداری بوو یان دژی خراپ بەکارهێنانی ئاین مارک زیاتر لەوەی دەربارەی خوددا قسە بکات دەربارەی دەسەڵات قسەی دەکرد پرسیاری ئەوە نەبوو کە ئایا خودابوونی هەیە یانە پرسیاری ئەوە بوو کە کەی ئاین دەبێتە ئامرازێک بۆ شەریعەتدان بەدەسەڵات کەی لە مرۆڤ داوا دەکات ئازاری ئەمڕۆ هەڵبگرێت بە ئومێدی پاداشتی داهاتوو کەی حکوومەت نەیاری لەگەڵ خۆی وەک نەیاری لەگەڵ خوددا پێناسە دەکات بۆ زۆرێک لە ئێرانیەکان ئەم پرسیارانە تێوری نین بەڵکو بەشێکن لە ئەزمموی ڕۆژانەی دەیەکانی دوایی ئەگەر مارکس ئەمڕۆ زنی بووایە شاید تەنیا دەربارەی ئاین قسەی نەدەکرد شاید دەیگوت ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەفیونی نوێنین ئایا بەکار بەری یا مەسرفگرایی ئایا ناوبانگ ئایا ئۆلگۆریتمەکان کە ساعەتها لە شاشەی تەلەفۆنەکانماندا ڕامان دەگرن شاید ئەمڕۆ ئەفیون تەنیا ئاین نەبێت هەر شتێک ئازارەکانی ژیان بشارێتەوە بەڵام هۆکارەکەی نەگۆڕێت دەتوانێت هەمان ڕۆڵ بگێڕێت چەپی ئەمڕۆ دەبێت چی فێر بێت یەکێک لە هەڵەکانی بەشێک لە چەپی سەدەی بیستم ئەوە بوو کە ئاین تەنیا وەک خورافات دەبینێ لە ئەنجامدا نەیتوانی تێبگات بۆچی ملیۆنان ئینسان حتا لە سەختترین بارودۆخدا هێشتا باوەڕی خۆیان دەپارێزن بەڵام ئەزمموی ئێرانیش وانەیەکی تری هەیە ئەگەر ئاین ببێتە دەسەڵاتی دەوڵەتی تەنانەت باوەڕداریش زیانی پێدەگا نەک تەنیا ئازادی بەڵکو خودی ئاینەکەش شاید بەم هۆیەوە بەرگریکردن لە ئازادی ئاین و ڕزگاربوون لە ئاین دوو ڕووی یەک سکە بن هیچ کامیان بێ ئەوی تر تواونین کەواتە مارس بە چوار وشە بەناوبانگەکەی مەبەستی سوکایەتیکردن بە باوەڕداران نەبوو ئەو دەیویست بپرسێت بۆچی مرۆڤەکان پێویستیان بە شتێک هەیە کە ئازارەکان لەبیر بکەن و بەرگێ بگرن بەڵام ئەزمموی ئێران پرسیارێکی تر دەخاتە بەردەمان شاید ئەگەر مارس ئەمڕۆ ئێرانی بدیبایە زیاتر لەوەی تەنیا باسی ئاین بکات ڕەخنەی لە پەیوەندی نێوان ئاین دەوڵەت و دەسەڵات دەکرد و لە هەمان کادا ڕەنگە بیری دەهێنانەوە کە باوەڕداری تا ئەو کاتەی بە ئازادانە هەڵبژێردرێت لەگەڵ باوەڕێک کە لەلایەن دەوڵەتەوە بسەپێندرێت یەکشت نین لە کۆتاییدا بابەتی سەرەکی نەباوەڕداریە و نەبێ باوەڕی بابەتەکە ئەوەیە ئایا هیچ بیرۆکەیەک چه ئاینی سیاسینیان ئابووری مافی ئەوەی هەیە بە پشتبەستن بە دەسەڵاتی دەوڵەت ئازادی مرۆڤ سنووردار بکات ئایا دەتوانێت ئێش و ئازاری ژیان بۆ بەشی زۆری خەڵک پاسا بکات و دەرمانی ئازار بەخشیان پێبدات تا قبوڵی بکەن و مل بەم ژیانە تاڵە بدەن چەند خاڵێک بۆ تێگەیشتنی زیاتری بابەتەکە
تئۆری نامۆبوون لای مارکس ئاین دەرەنجامی نامۆبوونی مرۆڤە لە ژیانی واقعی خۆی. مرۆڤ کاتێک کۆنتترۆلی بەسەر کار بەرهەموو جیهانی دەوروبەریدا نامێنێت، هێز و تواناکانی خۆی دەبەخشێتە هێزێکی سەرەوەی سروشتی، دەسەڵات یان ئاین خۆی بۆ گۆڕانی ئازارەکانی پێ ئیرادە دەکات. تەواوکاری ئازادی ویژدان لە کۆمەڵگایەکی دموکراتیکدا ئازادی لە ئاین و ئازادی بۆ ئاین تەواوکەری یەکترن. دەوڵەتی سێکۆلار و دموکراتیک نەک دوژمنی ئاینە بەڵکو گەرنتی بێلایەنیە بۆ ئەوەی هیچ باوەڕێک نەبێتە ئامرازی سەرکوتکردنی ئەوانی تر. ئیرادە بۆ مرۆڤ بگەڕێتەوە و ئیتر کەس ڕوو لە ئاسمان نەکات ئاخەڵ نەکێشێ، دەبێ ڕوو لە عەرز بکات و هۆی ئازارەکانی لێرە لەسەر عەرز و دنیای واقعی بدۆزێتەوە و چاوی چارەسەری بکات. ئەفیۆنی سەردەمی دیجیتال لە جیهانی هاوچەرخدا میدیای سەرەکی و تۆڕەکۆمەڵایەتەکان لە ڕێگای دۆپامینی دەستگرت هەمان کاریگەری ئارامکەرەوە و لادانی سەرنج لە ئازارە ئابووری و سیاسیەکان دەگێڕن کە ئەمەش درێژکراوەی چەمکی ئەفیۆنی کۆمەلگایە لە سەدەی 21دا. شامەڵ جارێک داوانم بێبیشنی
لەوانەیە ئەم بابەتە کە لە بەردەستمە و بەنیازم لەم بەشە لە بەرنامەکەدا پێشکەشتانی بکەم پێشتر بیستوتان بێ. بابەتەکە وتەیەکی ماکسیم گۆرکی نووسەری شۆڕشگەڕی رووسیا لە 105 ساڵ پێش ئێستایەکە لە کۆمەڵی نووسرانی رووسیا ساڵی 1916 مسکۆ پێشکەشی کردووە. ماکسیم گۆرکی دەڵێ لە جیهاندا سێ جۆر دز هەن: یەک دزی ئاسایی، دوو دزی سیاسی، سێ دزی ئاینی. دزە ئاساییەکان ئەوانن کە پارە، جانتا، گیرفان، کاتژمێر، زێڕ و زێ و کەلوپەلی ماڵ و هیتر بۆ تێربوونی سکی خۆیان و منداڵەکانیان دەدزن. دزە سیاسیەکان ئەوانن کە داهاتوو، ئاواتەکان، خەونەکان، کار، ژیان، ماف، موچە، ڕەنج، کرێ، خوێندن، توانە، متمانە، شکۆ، سەرمایە نیشتمانیەکان و تەنانەت باجەکانیشیان دەدزن و تاڵانی دەکەن و ئێوە لە نەهامەتی و بەدبەختیدا دەهێڵنەوە. دزە ئاینیەکان ئەوانن کە لەم دنیایەدا جورئەتی بیرکردنەوەتان، زانست و زانیاریتان، ئەقڵ و ژیریتان، ئاهەنگ و خۆشیتان، تەندروستی جەستە و دەرونیتان، دارایی ماڵتان و هێتر دەدزن. سەرڕای ئەوەش شت گەلێکی زۆر بە گران پێتان دەفرۆشنەوە، وەکو خوا، ئائین، بەهەشت، خوڕافات، نەزانی، خام، پەژارە، پرسە، خەمۆکی. دزە ئاینیەکان بە قسەی فێڵاوی باخی بەهەشتان نیشان دەدەن و درۆ دەکەن، فریوتان دەدەن. ئێوە لە کەمدەستی، هەژاری، بەدبەختی و نەهامەتیدا دەهێڵنەوە. جیاوازێ سەرنجڕاکێشەکەی ئەمانە لەوەدایەکە دزە ئاساییەکان ئێوە هەڵدەبژێرن، بەڵام ئێوە خۆتان دزە سیاسی و ئاینەکان هەڵدەبژێن و ڕێزیان لێ دەگرن و بە گۆرەیان دەزانن. جیاوازیەکی تری گەورەتر ئەوەیەکە دزە ئاساییەکان لەلایەن پۆلیسەوە ڕاودەمرێن، دەستگیر دەکرێن، ئەشکەنجە دەدرێن، قامچی لێ دەدرێن، زیندانی دەکرێن، دەست و پێیان دەبڕێت، سوکاتیان پێ دەکرێت. بەڵام دزە سیاسی و ئاینەکان هەردووکیان لەلایەنی یاسا و پۆلیسەوە پاڵپشتی و پارێزگاریان لێ دەکرێت، پۆست و پلەی باڵاتر وەردەگرن، زۆرداری دەکەن، ستەم دەکەن و لە ئێوەش داواکار دەبن. بەڕاستی ئەم دنیاە زۆر شتی پێچەوانەیە. هەمووشێک کۆتری دڵم باڵەگرێت و بەرە و لایێوە فڕێ لە پێشاندا لەسەر لووتکە لادات و ڕوولێوە و ڕوولا شەوقی سەرشەقام سەرکۆڵان ناو ماڵەکان لەنگەرگیرێ جابرا کوڕی دڵتە هەڵدەفڕێ هەڵدەفڕێ. لەم غوربەتە سەختامەوە بیرتانەکە
پێشاندا لەسەر لوتکە لادات و ڕوولەیەوە و ڕوونا شەوقی سەرشەقا و سەرکۆڵان ناوماڵەکان لەنگارەگێ ئەوجا بەرە کورەی دڵکان هەڵدا فڕێ هەڵدا فڕێ هەموو شەوێ لە مرواری فرمێسکیان غورباتەوە ملوانکەیان داوۆنەوە بۆ مێلی جوانی شارەکەم هەموو شەوێ لە گوڵجاری ئەم غوربەتە چەپشە گوڵی سوراچێنم بۆ ناو گوڵدانی شارەکەم هەموو شەوێت لێم لا دەرگای دڵتانەدام هاوارەکەم بیرتانەکەم هەموو شەوێک کۆتی دڵێم ماڵەگرێت و لەلایەوە لەنگارەگیرێ هەر لایەوە شەبێ بمرێ بازادی ئەبێ بمرێ بیرتانەکەم 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 بابەتی کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تەرخان کردووە بەنامەی کاکزانە کە ئەم هەفتەیە باسی بارۆخ سپینۆزا دەکات. ئەو فیلسۆفی خودای لە مەزهەب و ئازادی لە تەرجیا کردەوە. کاکزانە نووسیەتی هاوڕێیان سڵاو. ئەم هەفتەیە باسی کەسێک لە مێژووی فکریدا دەکەین کە کەم تاکی وەکو ئەو هەبووکە لە پێناو ڕاستی و ئازادی بیرکردنەوەدا هەموو شتێکی خۆی قوربانی بکات. ئەو کەسە بارۆخ سپینۆزایە. ئەو لەناو جەرگەی سەدەی هەفتەهەمدا لە شاری ئامستەردام لە خێزانێکی جۆری پۆرتۆگاڵی لەدایک بوو. بەڵام پرسیارە قوڵەکانی و ڕەتکردنەوەی جزمی ئەندیشە یا دوگماتیزم بووە هۆی ئەوەی کە لە تەمەنی 24 ساڵیدا بەتوندی لەلایەن کەنیسە و پەرستگای جووەکانەوە تەکفیر بکرێت و لە کۆمەڵگا دەردەکرێت. سپینۆزا تەنیا بیرمەندێک نەبوو لە ناو کتێبەکاندا بژێت، دەستبەرداری سامان و پلەپایە بوو. ژیانی خۆی بە هاڕینی شوشەی چاوێلکە دەگوزەران تا سەربەخۆیی فکری خۆی بپارێزێت و بە کرێگیراوی هیچ دەسەڵات و دامەزراوێک نەبێت. تێڕوانینە شۆڕشگەڕانەکەی سپینۆزا. خوددا و سرۆش یەکشتن. سپینۆزا تێگەیشتنی باوی بۆ خوددایە کە لەسەر تەخت دانیشتووە و خەڵک سزا دەدات یان پاداش دەکات هەڵوەشاندەوە. لە ڕوانگەی ئەوەوە خوددا هەمان گردون و یاساکانی سروشتە، خوددایەکە لە ڕێگەی عەقڵ و تێگەیشتن لە جیهان دەناسرێت، نەک لە ڕێگای ترس و سزادان. ڕەتکردنەوەی خورافات و ترسی ئاینی. ئەو پێوا بوو دەسەڵاتە ستەمکارەکان و دامەزراو ئاینیەکان لە ڕێگەی دروستکردنی ترس و هیواوە خەڵک کۆنترۆل دەکەن. خەڵک دەترسێنن تا گوێڕائێڵ ببن و هیوای خەیاڵیان پێدەبەخشن تا بێدەنگ بن. ئازادی دەربڕین و دەوڵەتی دموکراتیک. لە پرتوکە بەناوبانکەکەیدا یعنی ڕساڵی ئێلاهیەتی سیاسی، سپینۆزا بەرگری بە بێوێنە لە ئازادی بیرکردنەوە دەکات. ئەو دەڵێت ئامانجی ڕاستەقینەی دەوڵەت ئازادیە، نەک ترساندنی هاوڵاتیان. لە لێکدانەوەی ئەودا هیچ دەسەڵاتێک مافی ئەوەی نییە کۆنترۆڵی عەقڵ و ویجدانی تابکات. ئەخلاقی عەقلانی ئەو پێوا بوو بەختەوەری مرۆڤ لەوەدا نییە کە بەسەر هەستەکانیدا زاڵ بێت بە زۆر، بەڵکو لەوەدایە لە ڕێگای عەقڵەوە تێبگات کە ڕووداوەکان ڕەوتی سروشتی خۆیان هەیە و ڕزگاربوون لە جەل سەرەتای ئازادی ڕاستەقینەیە.
بۆچی ئەمڕۆژ پێویستمان بە سپینۆزا هەیە؟ سپینۆزا وانەی ئەوەمان پێدەڵێت کە ئازادی لە سەرزەوی بەبێ دادپەروەری فکری و ڕێزگرتن لە عەقڵی تاک بەدەست ناهێت. ئەو فێرمان دەکات کە دەکرێت مرۆڤێک بە تەنیا بەرامبەر شەپۆلی دەمارگیری بپەڕێتەوە بەڵام چۆکدا نەدات. سپینۆزا تەنیا فیلسوفی مەتافیزیک و ئەخلاق نەبوو، بەڵکو یەکێک بوو لە دەنگە هەرە ڕادیکاڵ و پێشەنگەکانی فەلسەفەی سیاسی مدەن. لە سەردەمێکدا کە پاشاکان و کەنیسەکان ئیدعای دەسەڵاتی ڕەهای خودایان دەکرد، سپینۆزا لە کتێبە بەناوبانگەکەیدا پەیامی لاهوتی سیاسی بەردی بناغەی دەوڵەتێکی ئەلمانی و دموکراتی تێداڕشت. چەمکە سەرەکیەکانی فەلسەفەی سیاسی سپینۆزا: ئامانجی دەوڵەت ئازادیە نەکترس. بەپێ تێگەیشتنی سپینۆزا، ئامانجی کۆتایی دامەزراندنی دەوڵەت ئەوە نییە کە هاوڵاتیان بە ترس و تۆقاندن کۆنتڕۆڵ بکات یان ئیرادەیان بشکێنێت، بەڵکو ئەوەیە کە چاکەکان لە ترس ڕزگار بکات تا بتوانن لە ئاسایشدا بژین و تواناکانی ئەقلیان پەروەردە بکەن. دەوڵەتێکە لەسەر ترسی هاوڵاتیانی وەستا بێت دەوڵەتێکی لاواز و ستەمکارە. ئازادی بێشەرت و مەرجی بیرکردنەوە و ئاخەوتن. سپینۆزا پێوا بوو کە حکوومەتەکان دەتوانن ڕەفتاری دەروەی مرۆڤەکان ڕێبخەن، بەڵام مەحاڵە بتوانن ویژدان، بیرکردنەوە و بڕوای ناوەوەی هیچ تاکێک کۆنتڕۆڵ بکەن. ئەو جەختی دەکردەوە کە هەوڵدان بۆ یەک پوشکردنی بیرکردنەوەی کۆمەلگا ئەنجامەکەی تەنیا بڵاوبوونەوەی درۆ، دووڕوئی و گەندەڵی دەبێت. لە ڕوانگەی ئەوەوە هەر دەسەڵاتێک ڕێگری لە ئازادی دەربڕین بکات، شەڕ لەگەڵ سروشتی مرۆڤدا دەکات. دموکراتی بەرزترین فورمی دەسەڵات. لە نێوان هەموو سیستەمە سیاسیەکاندا، پاشایەتی، ئەرستۆکراسی و دموکراتی، سپینۆزا بە گەرمی بەرگری لە دیموکراتی دەکرد. ئەو دیموکراتی بە سروشتیترین جۆری حکمڕانی دەزانێت، چونکە لە دیموکراتیدا هیچ کەسێک مافی سروشتی خۆی بە تەواوی ناداتە دەست یەک فەرمانڕەوە، بەڵکو دەیداتە دەست سەرجەم کۆمەلگا. بەم شێوەیە هەموو وڵاتیان لە مافدا یەکسان دەمێنەوە. جیاکردنەوەی ئائین لە دەسەڵاتی سیاسی. سپینۆزا یەکێک بوو لە یەکەم بیرمەندەکان کە هۆشداریدا لە مەترسی تێکەڵکردنی ئائین و دەسەڵات. ئەو نیشانیدا کە کاتێک کەسانی ئائینی یان دەسەڵاتداران ئائین دەکەنە ئامرازی سەرکۆت، ئائین لە پەیامی ڕەوشت و ئاشتی خوازانەی خۆی بەتاڵ دەبێتەوە و دەبێتە ئامرازێک بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی دەسەڵاتدار. وانەی سپینۆزا بۆ کۆمەلگای ئەمڕۆ. ڕەوانگەی سیاسی سپینۆزا پێمان دەڵێت کە ئاسایش و سەقامگیری ڕاستەقینەی دەوڵەت لە ڕێگەی سەرکوتکردنی دەنگی نەیارەکانەوە بەدەست ناهێت، بەڵکو لە ڕێگەی ڕێزگرتن لە فرەیی و داڕشتنی یاسای دادپەروەرانەوە دروست دەبێت. دەسەڵاتێکە لە دەربڕینی ڕاستیەکان و ڕەخنەی هاوڵاتیانی بپڕووکێت، پێشوەختە حوکمی داڕمانی خۆی ئیمزا کردووە. منم شەرم بەهۆی تۆوە، چاوانمە هەڵگریتووە، بەهۆی تۆوە دەروبەردوو ئاسمانیشم خۆشویستووە. گەر تۆ نەبی، گەر تۆ نەبی، گەر تۆ نەبی بۆ ساتێکیش شەویتیا ڕۆژ ناکەمەوە. بەجێ دێڵم بۆ ئەوانەی دەخێناوە بەدڵمەوە، دەخێناوە بەدڵمەوە.
گەنجێتیم و لە نازی مناڵیم بوو بەجێی دڵم ئەو شارەی بۆم یادگاری بوو لە شەوقی گەنجێتیم و لە نازی مناڵیم بوو بەڵام گیانە لە هەرکوێ بم دڵە لای تۆ ئەم شارەیە بێ لە ئێوە ڕۆح و گیانم گشت دنیا ئاوارەیە بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار کراین کە هاوڕێ ئەبوبەکر قەرنی ناسراو بە ئەبوو جەگەری پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی پێشووی حزبی کۆمۆنیستی ئێران بەهۆی نەخۆشی شێرپەنجە لە وڵاتی نروێژ ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ئەبوبەکر ساڵی 1956 لە گوندی سەدراباد سەر بە ناوچەی مەهاباد لە دایک بوو. بەهۆی هەژاری بنەماڵەکەی هەر لە منداڵیەوە ناچار بوو ڕووبکاتە بازاری کار و لە ڕوتی ژیانی ڕۆژانەدا هەستی خەبات دژی چەوساندنەوە و نایەکسانی لای بەهێز بوو. لەگەڵ سەرهەڵدانی ڕاپەڕینی جەماوەری دژی دەسەڵاتی پاشایەتی لە ساڵی 1979 لە ئێران هاوڕێ ئەبوبەکر وەک لاوێکی تینووی ئازادی لەو ڕاپەڕینەدا بەشداری کرد. سەرەتا پەیوەندی سیاسی و ڕێکخراوی هەبوو لەگەڵ ڕێکخراوی پێکار، بەڵام لەگەڵ ئاشکرابوونی خەباتی سیاسی کۆمەڵە لە ڕێگەی هاوڕێی گیانبەخکرد و دکتۆر جعفەر شەفیعی پەیوەندی بە کۆمەڵەوە کرد و بوو بە یەکێک لە یەکەمین پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی مەهاباد. لە ڕێزەکانی کۆمەڵەدا هاوڕێ ئەبوبەکر نەک تەنها وەک پێشمەرگەیەکی بوێر و لێهاتوو، بەڵکو وەک خەباتکارێکی سیاسی هوشیار و باوەڕمەند بە ڕزگاری مرۆڤی چەوساوە جێگای لە دڵی هاوڕێیان و هاوسەنگەرانیدا کردەوە و بوو بە خۆشەویستی جەماوەری خەڵک. هەر بەو متمانەیە چەندین ئەرکی گرنگی حزبی بەدەستهێنا و گەلێک مەسئولیەتی هەستیاری گرتە ئەستۆ. باوەڕی پتە و بە خەڵکی کرێکار و هەژار، خۆنەویستی و بەدەربەست بوون لە گۆڕەپانی خەباتی سیاسی و پێشمەرگانە، وەفاداری بە ڕێبازی کۆمەڵە و پشتبەستن بە هێزی لە بنەهاتووی جەماوەر چەندین نمونێک بوون لە کەسایەتی بەرزی هاوڕێ ئەبوبەکر ئەوی کردبوو کادرێکی خۆشەویستی ناو ڕێزەکانی کۆمەڵە و کەسایەتێکی جێگای متمانەی جەماوەری خەڵک. هاوڕێ ئەبوبەکر سەرنجام ڕووی لە دەرەوەی وڵات کرد و لە وڵاتی نروێژ نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش هاوڕێ ئەبوبەکر بەپێ هەلومەرجی ژیانی پەنابەری بەردەوام بە پەرۆشی خەباتی دژی کۆماری ئیسلامی بوو و وەفادار بە ڕێبازی کۆمەڵە مایەوە و لە هیچ هەوڵ و تێکۆشانێک دەرێقی نەکرد. بەداخەوە ماوەیەک بوو پزیشکەکانی هاوڕێ ئەبوبەکریان ئاگادار کردەوە کە گیرۆدەی نەخۆشی شێرپەنجەیە. هەوڵی بەردەوامی پزیشکەکان بۆ چارەسەری ئەم نەخۆشیە بێ ئاکام مایەوە و بەداخەوە سەرنجام ئەم هاوڕێ خۆشەویست و دڵسۆزە دڵە گەورەکەی لە لێدان کۆت و مەرگ و مۆدای نەدا دوا ڕۆژی ئازادی ببینێت. لەلایەن سەرجەم ڕێزەکانی کۆمەڵەوە لە حیزبی کۆمۆنیستی ئێران بیرەوەری و یادی هاوڕێ ئەبوبەکر زیندوو ڕادەگرین و بەو پەڕی ئەمکناسیەوە چاو لە زەحمەت و دڵسۆزیەکانی دەکەین. هەر لێرەشەوە هاوخەمی خۆمان لەگەڵ سەرجەم بنەماڵی ئازیزی ڕادەگەین و خۆمان شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ ئەبوبەکر قەرنی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخێکی گرانەوە ئاگادار بووین
شایستە خانم خاکی خوشکی هاوڕێ گیان بەکردووی ڕیزەکانی کۆمەڵا هاوڕێ عەلی خاکی و هاوڕێ محەممەد خاکی لە شاری سەقز دڵی لە لێدان کەوت و بەرەو لای کچەکانی نادرە و مەهتاب کۆچی دوایی کرد. شایستە خانم لە بنەماڵێکی شۆڕشکەڕی شاری سەقژە جگە لە خۆشکە پێشمەرگە بوون وەک دایکی پێشمەرگە و وەک زیندانی سیاسی لە ژیانی خۆیدا ئەگەرچی ئازار و تەنیایەکی زۆری چشت بەڵام سەربەرزانە ژیا و بوو بە کەسێکی جێ باوەڕ و جێ متمانەی خەڵکی ئەم شارە. سێ منداڵی بۆ ماوەیەک پێشمەرگەی کۆمەڵە بوون و یەکێکیان لەیلا زیندانی سیاسی بوو. نادرە یەکێک لە کچەکانی بەشداری یەکەمی دەستەی ژنانی پێشمەرگەی کۆمەڵە بوو کە زۆر بەداخەوە لە کاتی سەرهەڵدانی کۆڕووکەدا لەگەڵ جەوادی وسووقی هاوسەری کە ئەویش پێشمەرگە بوو بە جیاوازی چەند ڕۆژێک گیانیان بەخ کرد. مەهتاب و هاوسەرەکەشی کە چەند ساڵێک پێشمەرگە بوون بەداخەوە لە لووتکەی گەنجەتیدا لە شەوێکدا دڵی لە لێدان کۆت. لە دەستانی ئەم ئازیزانە بۆ شایستە خانم بارێکی زۆر گران بوو بەڵام ئەم ئینسانە گۆریە هەموو ئەم دەرد و ئازارانەی تەحەمڵ کرد و حازر نەبوو ئیجازە بدات دوژمنی خۆی و هەموو ئازار دیتوانی کوردستان پێشات بن. ئازارەکانی چ بۆ منداڵەکانی و چە بۆ براکەی هاوڕێ عەلی خاکی کە لە تەمەنی 27 ساڵیدا گیانی بەکرد لە نێو خۆی ڕادەگرت و دەیکرد بەهێز بۆ ئیدامەی ڕێگا و بەدی هاتنی ئاوات و ئامانج ئازیزەکانی. هەروەک چاوەڕوان دەکرا بە بەشداری گەرم و گۆڕی خەڵکی بە ئەمکی شاری سەقز بۆ ڕێزلێنان لە دڵسۆزی وەفاداری ئەم خۆشک و دایکە پێشمەرگەیە لە ڕێو ڕسمێکی شایستەدا لە ئارامستانی ئایچی ماڵەوەی لێکرا. هەر لێرەوە وێڕای سپاس و پێزانین سەرخۆشی خۆمان پێشکەش بە خەڵکی شاری سەقز دەکەین و دڵنیان کە ئەم خەڵکە هیچ کات ئەرکو ماندووبوونی ڕێبوارانی ڕێگای ڕزگاری لە بیر ناکەن. هەروەها ئێمەش لەلایەن هەموو ڕێزەکانی کۆمەڵەوە سەرخۆشی قوڵی قومان پێشکەش بە هاوڕێ محەممەد خاکی و هەروەها بنەماڵی سەربەرزیان دەکەین. یادی شایستە خانم بەرز و بەڕێسپێت. زۆر بەداخەوە ئاگادار بووین کاک محەممەد ئەمین عەزیزیان ناسراو بە وەستا حەمەمین باوکی هاوڕێ ڕەسوول عەزیزیان کۆچی دوایی کرد. کاک محەممەد ئەمین لە یەکی خاکەلێوەی ساڵی 1320 هەتاوی لە شاری مەهاباد لە بنەماڵەیەکی هەژار و مام ناوەند لە دایک بوو. بەهۆی هەلومەرجی ئەو سایژیان هەر زۆر مەجبور دەبێت بچێتە کار و لە تەمەنی 7 ساڵی دەست بە کرێکاری دەکات و هەرزوو خۆی پێدەگەێنێ و دەبێتە وەستاکار و بەرەبەرە لە تەمەنی هەڵدەکێشێت وەک پەیمانکار و معمار درێژە بەکار دەدات و هەر بەهۆی پیشەی کارەکەی زۆر ساڵان لە شارەکانی تاران، ئەسفەهان، شیراز، بەندەر، چابەهار و زۆر شوێنی دیکەی ئێران کار دەکات و لەگەڵ زۆر کۆڕ و کۆمەڵەی ڕۆشنبیری ئەو کات دەبێت. هەر لە سەرەتەکانی ژیانی گەنجی و بەهۆی پێگەی بنەماڵیەوە دەبێتە یاریدەرێکی شلگێری شۆڕشی کوردستان و فراهەمکردنی حەشارگە و تیمارکردنی شۆڕشگەڕانی وەک سمایلی شەریفزادە و مینە شەم و زۆر یەک لەم سەرکردە شۆڕشگەڕانەی جوڵانەوەی 46 و 47 کوردستان و لە هەر ئەو کات کە براچکۆلەکەی لە ڕێزی جوڵانەوەی 46 و 47دا خەبات دەکات بە دوایدا دەڕوات بۆ کوردستانی باشوور و لە قەڵاتزێ دەگیرسێتەوە. لەوێش دەست دەکات بەکاری بەنایی و بەو داهاتەی کە وەدەستی دێنێ دەبێتە بەشێک لە سەرچاوەی دابینکردنی پێداویستیەکانی نەمەران، معینی و هاوڕێکانی. دیارە کاتێک دەگەڕێتەوە لەلایەن ساواکەوە لێپەرسینەوەی لێ دەکرێت.
دیارە وەستا محەممەد ئەمین تەنیا هاوکار و یاری شۆڕشی کوردستانی ڕۆژهەڵات نەبوو، بەڵکو یاریدەرێکی شۆڕشی نێوی باشووری کوردستانیش بوو، پەناگا و شوێنی تیماری بریندارەکانی شۆڕشگەڕانەی کۆمەڵی ڕەنجدەرانشی دەستە بەر کرد بوو. لە دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 بەهۆی پەیوەندی و هاوڕێتی کادرەکانی کۆمەڵە و دەفتەری مامۆستا پەیوەندی چڕوپڕی لەگەڵ جەمعیەتەکان هەبوو. دواتر کاتێکە ڕژیم بەرەبەرە شارەکانی کوردستانی گرتەوە، ماوەیەکی کورد لەگەڵ هاوڕێیانی چوو بۆ شاری بۆکان و لەوێ گرسایەوە. بەڵام بەهۆی بارودۆخی بنەماڵەی هەروەها بەهۆی ئەوەی برایکێشی لەلایەن ڕژیمەوە دەستگیر کرابوو، بڕیاریدا بگەڕێتەوە لانیکام لە شار هاوکار و یاریدەری شۆڕش بێت، تەنانەت چەکێکی ژێسێ کە بە پۆڵی خۆی کڕووی بووی پێشکەشی کۆمەڵی کرد. لەو ساڵانەی کە پێشمەرگە و کۆمەڵە لە دێهاتەکانی کوردستان بوون، وەک ئەرکی خۆی لە دابینکردنی تەدارکات، پێداویستی و جلوبەر بۆ پێشمەرگە و ڕاگواستنی بنەماڵی پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ شوێنی ئەمن و تەنانەت بۆ ئەو دیوی سنوور هەرگیز دەرێخی نەکرد. لەو ساڵانەی دواییدا کە کوڕە گەورەکەی ڕەسوول لە ڕێزەکانی کۆمەڵەدا و کوڕەکەی دیکەی شۆڕش بە چاوانی هەواداری کۆمەڵە لە زیندانی کۆماری ئیسلامیدا بوو، زۆر جاران بەر ئازار و لێدان و بێحورمەتی بووە. لەگەڵ ئەوەی هەمیشە وەرەی بەرز بوو، مخابن هەڵکشانی تەمەن و نەخۆشی مەجاری نەدا بەرهەمی خەباتی هەقوازانەی گەلی کوردستان ببینێ. ئێمە لە ڕێگای ئەم بەرنامەیەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان پێشکەش بە کاک ڕەسوول و بنەماڵەی سەربەرزی و خەڵکی شاری مەهاباد دەکەین. یادی ئازیزی کاک محەممەد ئەمین بەرز و پیرۆز بێت. بەو پەڕی خەموو پەژارەوە لە هەمان کادا بە شانازیەوە یاد و بیرەوەری هاوڕێ حەمید بەهرامی بەرز ڕادەگرین، مرۆڤێکی خەباتکار، دڵسۆز و فیداکار کە بەشێکی گرنگی لە ژیانی خۆی لە پێناو ئازادی، یەکسانی و بەرگری لە مافی خەڵکی کوردستاندا تێپەڕان. کاک حەمید بەهرامی لە ساڵی 1337 هەتاوی لە گوندی ماسانی سەر بە کامیاران چاوی بە ژیان هەڵێنا. ئەو لە هەمان ساڵانی گەنجیەوە لەگەڵ دەرد و ڕەنجی خەڵک و نایەکسانی کۆمەڵایەتیەکان ئاشنا بوو و پێنایە سەرڕێبازی خەبات بۆ ڕزگاری و دادپەروەری کۆمەڵایەتی. هاوڕێ حەمید لە زومرەی ئەو مرۆڤانە بوو کە ژیانی خۆی لە ژیانی جەماوەری ئازادی خواست، کرێکار و زەحمەتکێش گیان نەکردەوە. چالاکیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی لە چوارچێوەی خەباتی ئازادی خوازانە، شۆڕشگەڕانە و دادپەروەرانەی خەڵکی کوردستاندا بەردەوام بوو و لە ساڵانی دەیەی شەستەکانی هەتاویدا بەهۆی چالاکی سیاسیەوە بۆ ماوەیەک لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا مایەوە. دوای ئازادبوونیشی لە خەبات و هەوڵدان بۆ وەدیهێنانی ئاوات و ئامانجە مرۆئی و کۆمەڵایەتیەکانی دەستی هەڵنەگەر. ئەو ساڵانێکی زۆر وەک چالاکێکی کۆمەڵە بە گیانێکی بەرپرسانە و دڵسۆزانە هاوهەنگاو لەگەڵ خەڵک و هاوڕیانیدا حوزوری هەبوو و بێدەریق لە پێناو بەرەو پێشبردنی خەبات و دیفاع لە مافی کرێکاران، زەحمەتکێشان و جەماوەری زۆن لێکراوی کوردستاندا تێکۆشا. هاوڕێ حەمید بەهرامی بۆ هاوڕیان و دۆستانی تەنیا چالاکوانێکی سیاسی نەبوو، بەڵکو مرۆڤێکی میهرەبان، بەرپرس، فیداکار و دڵسۆز بوو کە بەکردەوە بەهای هاوڕێتی، هاوپشتی و وەفاداری بۆ ئامانجەکانی خەباتی مانادەکردەوە. یاد و بیرەوەری ئەو بۆ ئێمە تەنیا بیرهێنەرەوەی مرۆڤێکی لەدەستچوون نییە، بەڵکو بیرهێنەرەوەی نەوەیەک لە مرۆڤە خەباتکارەکانەکە لە بارودۆخێکی دژواردا ژیان و گەنجی خۆیان لە پێناو ئامانجی بەرزی ئازادی و یەکسانی و دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان بەخشی.
هاوڕێ حەمید بەهرامی ڕۆژی هەژدەی گەلاوێژ بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کردو. دوای ساڵانێک خەبات و تێکۆشان ئێمە و هاوڕێیانی بەجێهێشت، بەڵام یاد و بیرەوەری ئەو لە ناو بنەماڵە دۆستان، هاوڕێیان و جەماوەرێک کە لە نزیکەوە دەیانناسی بە زیندوئی دەمێنێتەوە. ئێمە وێڕای دەربڕینی هاوخەمی قوڵمان لەگەڵ بنەماڵە کە سوکار دۆستان و هاوڕێنی هاوڕێ حەمید بەهرامی یاد و بیرەوەری ئەم مرۆڤە شەریف و خەباتکارە بەرز ڕادەگرێت، یادی بەرز و بەڕێز بێت. ئازیزان، بینەرێکمان کورتە ڤیددیوێک و شعرێکی جوان و پڕ لە سۆزی بۆ نردوێن و داوای کردووە لەگەڵ پەخشی ڤیددیوەکە شعرەکەش کە ئەڵبەت تەرجمەی گۆرانیەکە نییە بەڵکو تەفسیری خۆیەتی بێخوێننەوە. هەڵپەڕە کچەکەم، دنیا کورتە، چە هەڵپەڕین چە ماتەمگێڕان تێدەپەڕێت، کامیان جوانترە، هەڵپەڕە جوانەکەم، شاید بۆ ناو پیاڵەی ئەو گەنجە ڕووخۆشە سنتێک زیاتر دانین، شاید ئەمڕۆ ئەو بەدەستی پڕەوە بگەڕێتەوە بۆ ماڵی، شاید کچە بچکولەکەی ئەمڕۆ کەمێک پێ بکەنێت. هەڵپەڕە کچەکەم، دەزانم خودایش ئەم هەڵپەڕینەی تۆی لە هزار عیبادەتی ڕیاکارانەی وەک من پێخۆشترە. هەڵپەڕە ئازیزەکەم، مەڵێ کەسێک دەمبینێت مەڵێ ئەیبا، بڕوانە ئەو گەنجە چۆن پێدەکەنێ، ئەو بەو چەند سنتەی زیاتر ئەمڕۆ نانێکی زیاتر دەکڕێت لەو نانە شیرینانە. من بەو هەموو دۆعا و بانگەشێمەوە چیم کردووە بۆ خەڵکی بێبەش. هەڵپەڕە و ناز بپۆشە، لەم ڕۆژانە ئەم ڕۆژانەیش تێدەپەڕن، بە تەنیا یادی ئەوانە بە زیندوو دەمێنێتەوە کە بۆ دڵی خەڵک کارێکیان کرد، لە خۆیان دەبوون تا دنیا کەمێک جوانتر بکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست، کاتی ئەوە هاتووە بەرنامەکەمان لێرە کۆتایی پێبهێنین. سپاسی هەموو ئەو کاتە دەکەین کە لەگەڵمان بوون و بە پەیام و بۆچوونەکەتان بەرنامەی ئێمە و بینەرانتان زیندوو کردەوە. تا دیدارێکی دیکە هەروە چاوەڕێ پەیام، نامە و بۆچوونە جوانەکانتان دەبین، چونکە دەنگی ئێوە بەشێکی گرنگە لە ئێمە و بینەران. لەگەڵ هیوای ڕۆژێکی پڕ لە ئارامی و خۆشی ماڵاوە.